دەچینە لای کۆتا تەوەری بەرنامەکە بێگومان بە گوێرەی داتاکانی حکوومەتی ئێران هەناردەی کەلوپەل و شتومەک لە وڵاتەکانەوە بۆ دەرەوە و بە تایبەتی وڵاتانی دراوسێ ئاستێکی باڵای تۆمار کردووە و عێراق بازاری یەکەمە و دواتریش تورکیا و ئیمارات دێن. بێگومان ئێران خۆتە زانی جگەل لەوەی کە ڕوبەڕووی بڵین گەمارۆیەکی نێودەوڵەتی بۆتەوە، بەڵام لە ناوخۆی وڵاتەیە هەمیشە هەوڵە درێ کە پەرە بە پیشەسازی بدرێ، پەرە بەوە بەرهێنانەکان بدرێ. ئەمەش کاریگەری هەبووە لەسەرەوەی کە بەرهەمی ناوخۆیی هەبێت ئەو وڵاتە دوجاریژەوە بەرهەمانە هەناردەی دەرەوەی خۆشی دەکات. باخی بازاری عێراق و هەرێمی کوردستان بۆ ئێران و پەیوەندی بە سەقامگیری پەیوەندەکانی نێوانیان ئێمە دەمانوێت لەم تۆرێدا گفتوگۆی لەبارەوە بکەین. بێگومان بۆ ئەو مەبەستەش لە سەردەشتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان میوانداری بەڕێز سەمەد ڕەحمانی ئابووری ناسمان کردووە. ئەگەر هاوکارانمان بتوانن کاک سەمەد بۆمان ئامادە بکەن بۆی کە بتوانرێت لە ڕێگەی ئەم گفتوگۆیەوە بزانین ئایا هۆکار چییە کە عێراق بۆتە ناوەندێکی گرنگ بۆ ساختکردنەوەی کاڵاکانی ئێران. بێگومان ساڵانێکی زۆرە بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمەوە ڕژێمی پێشوو عێراق بەڕووی وڵاتانی ترا کراوەتەوە، بە تایبەتی لە بەڕووی وڵاتانی دراوسێ. وڵاتانی دراوسێش دەیانەوێ هەمیشە و بەردەوام بە بەرهێنانی خۆیان بکەن لە عێراقا و یەکێک لەو بابەتانش کە هەمیشە پێداگری لەسەرەکەن ساختکردنەوەی کاڵاکانیانە لە عێراق. بێگومان ئێمە لە بازارەکانە دەبین چاوان، ینی کە تۆ دەچیتە مارکێتێک دەچیتە شوێنێک دەتەوێت کاڵایە بکڕی یاخود لە شوێنێک دەتوێت کاڵایەک بەردەستخی، ینی زۆربەی بەداخەوەمە شتێکی باش نییە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان. ینی زۆربەی کاڵاکان ڕێژێکی زۆری کاڵاکان دەبینی کە کاڵای دەرەوەی هەرێمی کوردستانە، یاخود کاڵاکان کاڵای ئێرانین یاخود کاڵای تورکین. بەڵێ ئەوان زیاتر توانیویانە کۆنتترۆلی بازار بکەن کە تۆ دەست دەیتە کاڵایەک، ینی هەتا ئەگەر هەتا کاڵایەکی ناوخۆت دەست ئەکەوێ یاخود بەراوردیەکەی دە کاڵای تر 20 کاڵای تری بڵێن وڵاتانی تر ئەبینی، وڵاتانی بیانی دەبینی یاخود کاڵاکانی ئێران یاخود تورکیا دەبینی. بە خۆشحاڵی لەم ساڵانەی ڕابردوودا ڕێژەی بەرهەمی ناوخۆ خۆشحاڵانە زیادی کردو تایبەتی لە ڕووی خۆراکەوە لە ڕووی بەرهەمە خۆماڵیەکانەوە ئەمانە تا ڕادەیەک لە کوردستاندا زیاد بوونەوە ژمای دڵخۆشی، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ئەمانە لە ئاستی دابینکردن ناخود تێرکردنی پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان زانیە. لە ناوخۆی عێراقدا هەرێمی کوردستان بەشێک لە پێداویستی بۆ عێراقیش دەنێرە، بەڵام لەگەڵ ئەوەدا هێشتا بەرهەمەکان کە من هێشتا چاوەڕێی با میوانەکەمان گفتوگوی لەگەڵا بکەین کە بەڕێز سەمەد ڕەحمانیە ئابووری ناسە لە سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵماندایە. کاک سەمەد ئەم کاتە و باش بە لەو پرسیارەوە دەست پێ بکەین بەپێی ئەو راپۆرتانەی کە دەستگا ئابوووریەکانی ئێران بڵاویان کردوتەوە لە ماوەی ڕابردووە، ڕێژەی ئاڵگۆڕی بازرگانی نێوان ئێران و عێراق تا نیوەی ئەم ساڵ بە ڕێژەی لە 25 بۆ لە 30 زیادی کردووە. هۆکاری ئەمە چییە؟ سلااو ڕێزم هەیە بۆ ئێوە بینەرانتان. ئەو ڕاپۆرتانەی کە لە ئەو ماوەی ڕابردوودا بڵاو بووە لە سەر ئەو ڕێژەی بەئیستیلاح هەناردەکردن و تجارەتی نێوان ئێران و عێراق زیاتر ئەبێ دەگەڕێتەوە سەر وەزعی ئابووری ناوخۆیی ئێران و بەتایبەت وەزعی ئەوەی کە ئێران لە هەناردەکردن بۆ وڵاتەکانی دیکە چێشە و گرفتایەکی هەیە بەهۆی گەماروهایەک کە لەسەرەتی. لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ناوخۆی ئێرانە ڕۆژ بە ڕۆژ چاو لەوەکەین و ئەوە ئەبینین کە نرخی دۆلار لە بەرابەر تمەنە هەر بەرەو بەرزیە چێت و گرانیەکی زۆر هەیە لە ناوخۆی ئێران و ڕۆژ بە ڕۆژ ئەو شمەکانەی بەتایبەت بۆی ئەوەی کە ئەم کالایەنە ئەم بە نرخێکی ئەرزانتر
وەکەی هەناردەکردنی زێدە بووە لەگەڵ خودی ئێرانیش لە ڕووی بۆ خۆی دایناوە زیاتر هەوڵ دەدا کە عێراق وەکو بە ئیستلاح وڵاتی سەرەکی بۆ ئاڵوگۆڕی تیجاری خۆی دەنەزەر بگرێت و زیاتر کار لەسەر عێراق بکە باتۆ دەڕۆی ئەو هەلومەرجەی کە ئێستێ لە نێویدایە کە بەهەرحاڵ ئەگەر داهاتووش تەماشاکەین لە داهاتوودا ئەو گرفتانەی ئابووری ناوخۆی ئێران 100% ڕوو لە زیادبوونەکە و بۆ کەمکردنەوە و زۆرترینی ئەو کەرستانی کە هاوردەی عێراق دەکرێت کامانن ئەو کەرستانی کە ئێران هەناردی دەرەوەی دەکات و لە نیشاندا عێراق هاوردی دەکات کەم کەرستانن کە لە عێراق دەخواستی زۆر لەسەر و پێویستی عێراقەکانە کەرەسەکان زیاتر بەشێکی زۆری دەگەڕێتەوە سەر ئەو کەرەسانەی کە بۆ سازکردنی ماڵ ئیستفادەیان لێ ئەەکەن چ ئاسن دەنەزەر بگرین یا کاشی یان سرامیک و هەروەها نەوت و گازیش بەڵام ئەو شتێ کە ئێران خۆی لە پلانەکانی چاوەڕوانی دەکا کەرەسەهایەکی زۆرتر دەگرێتەوە و تەنانەت لە پلانەکانیدا ئەوەی لەبەرچاوە کە بتوانێت تا پۆشاک و لێباسیش هەناردە بکات و ئەو عێراق وەکو بازارێک بۆ خۆی تەماشا بکات. بەڵێ کاک سەمەد هۆکار چییە ئەوەی کە باسمان کرد سەبارەت بە ئەوەی ئێران ئێستا گەمارۆیەکی ئابووری دەسەرە لەلایەن وڵاتانەوە و تا ئێستاژە و گەمارۆی بەردەوامی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێران ئەوەی کە راپۆرتە ئابوووریەکان و دەستگا ئابوووریەکانی ئێران ئاماژەی پێ دەکەن کە ڕێژەی بڵێن هەناردەکردنی ئێران بۆ دەرەوەی وڵات و ئەو کاڵانی کە دەینێرێتە دەرەوەی وڵات نزیکەی بۆ ئەم ساڵ ینی بۆ ئەم کاتە و بۆ ئەم ساڵ 45 ملیار دلار بووە. ئێران پاڵپشتی یا پشت بەچی دەبەستێت کە دەتوانێت بەو ڕێژە زۆرە هەناردەی کاڵەکانی بکە؟ ئەوەی کە بڵێن پشت بەچی دەبەستێ خۆ دەگەڕێتەوە سەر ئابووری ئێران شاید ئەگەر گەماڕۆی سەر ئێران هەبێ و ئەو گرفتانەی کە ئێران بەتایبەت لە بواری ماڵیەوە هەیەی ئەگەر ئەوان نەبن ڕێژەی ئەو هەناردەکردنە زۆر بەسەرەوە دەبێ بەهەرحاڵ ئێران خۆی وڵاتێکە کە مەنابعی زۆرە خۆ ئەگەر چی راپۆرتەکان ئەوە دەردەخن کە ئەو راپۆرتانی بەتایبەت ئەو ماوەیە بڵاو بۆ ڕێژەی هەناردەکردنی زۆر بووە بەڵام ئەوشی چاوەڕوان دەکرێت بۆ داهاتوو شتێکی زۆر بە پێچەوانە خراپترە و هەر ئەوەش کە ئێران ئەلان زۆر باس لەو شتە دەکات کە هەناردەکردنی بۆ ئاسانە بەڵام بە پێچەوانەوە ئەو شتێک ئێمە هەر چاوەڕوانی دەکەین بۆ داهاتی ئێران ئەو هەناردەکردن شتانە ڕێژەی داواز دەکرێت بۆ خۆی و بەشتیشی هەروەک لەسەر چۆن کاڵاکان یا کلوپەل یا هەرسەی ئێرانی بۆ مەسەلەن عێراق ئەگەر تەماشاکەین بە نرخی ئەرزانترە و تەواو دەبێ هەر بەهۆی ئەو لامپوونی دۆڵار و ئۆفیکدانیە بەناو ئێرانەوە هەیە ئەوان دەتوانن بە نرخێکی کەمترەوە ئەو کەرەسانە کاک سەمەد کاڵای ئێران لە ئاست خواست و دڵنیایی هەوڵەتانی عێراقەوە ڕێژەی هاوردەکردنی کاڵەکانی ئێران زیادی کردووە؟ ئێمە ئەگەر ڕێژەی هاوردەکردن مەنزوورتان لە عێراق و بەناو ئێرانە؟ بەڵێ بەڵێ خب هاوردەکردنیش لە عێراق و ئێران شتێک لە ئەخوردا زۆر پێویستە ئەوەی هاوردەکردن و هەناردەکردن لە هەردوو وڵات بە ئیستلاح زۆر جیاوازی نەبێ ئەو هاوردەکردن و لە عێراق و ئێران نا ئەو ڕێژەیە راپۆرتەکانش هەرچەند زۆر بە ئیستلاح ماڵ ناکرێنەوە وەلی وێ ناتێ زۆر
بە ئیسلاح زیادی کردبێ بە شتێکیش داخەوە ئەم ئێران ستانش هەیە ئەوەیە کە ڕێژەی بە ئیسلاح بەسەر لە خودی وڵاتی عێراق کەمە ئەو شتێکە هاوردە دەکرێت لە عێراقی زیاتر ئەو کەلێک کە لە وڵاتانێتی دێتە ناو عێراق دێتەوە ناو ئێران کە ئەوە زیاتر ئێمە لە حادثەوەکو هاوردەکردن لە خودی وڵاتی عێراقەوە ئەو ناس بەڵێ بەڕێز سەمەد ڕەحمانی ئابووریناس کە لە سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.